کۆبوونەوەی کەسی یەکەمی حیزبەکانە لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە. کۆبوونەوەکە بۆ خستنەڕووی کێشە و گرفتەکانی پارێزگاکەیە. دوای کۆبوونەوەکە پارێزگاری هەڵەبجە هیچ لێدوانێکی دەربارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکە نەبوو. یەک قسەم نییە، سوپاس بۆ هەمووتان، دەستان ماچەکەم. بەرپرسی مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری ناوەڕۆکی کۆبوونەوەکە و مەبەستی بەشداریان دەخاتە ڕوو. معاناتی دایری خۆشیان و کێشەکانی خەڵکیشان بە شێوەیەکی گشتی باس کرد. ئێمە وەکو مەڵبەندی کۆمەڵی دادگەری هەمیشە لەگەڵەوە بووین کە ئەگەر دەرمان بی چارەسەر بی پێویستێکا بی لە برینەکە. بۆ ئێمە بەشداریمان کردووە دەنگی شەقام، دەنگی خەڵک، دەنگی ناڕەزایی خەڵک بگەینە ئەو مەجلیسانە. بەڕاستی خەڵک بێزارە، لێوان لێوە لە تووڕێی، لێوان لێوە لە نائومێدی. ئێمە چۆن بتوانین پەیامەکانی خەڵک گەینین؟ کۆمەڵی پەیامان پێدان. یەکێک لەوانە مەسلەی یادی هەڵەبجەیە ناکرێ وەکو ساڵان وەکو تەقلیدێکی سواو، یعنی ئەو یادە شکۆدارە، جیهانیە، کارە ساتێکی ئاوا بەو شێوەی ساڵان بەڕێوە ببرێ. پێویستەکە گۆڕانکاری لەسرا بکرێ، پێویستەکە ئەو یادە میلی بێ، پێویستەکە معاناتی خەڵکی بگەێنرێ، پێویستەکە خەڵک ئامادە سازێکی بۆ دروستکرێ، بەشداریکی کارای هەبێ. ئەوە لە مەسلەی یادەکە ئێمەوە ڕێیمان بووە، چونکە ئەگەر وا نەبێ بەڕاستی ئێمە لە کات و ساتی خۆیان هەڵوێستی خۆمانە بێ. لەسەر کێشەکانی شاریش بە شێوە گشتەکەی، چونکە پارێزگای هەڵەبجە پێویستی بەوە هەیە بە عەمەلی بە پارێزگابوونەکەی ڕۆڵی گەورە ببینێ. ئەو دام و دەستگانەی کە هەن سەربەخۆییان هەبێ لە قەرارە لە داهاتە. بەپێی زانیاریەکان کۆبوونەوەکەی بەرپرسانی ئیداری هەڵەبجە و حیزبەکان باس لە پرۆژە و کێشە کەڵەکەبووەکان و پشتگوێخستنی پارێزگاکە لەلایەن حکوومەتەوە کراوە. یاداشتێکی حوتخاڵی ژاڕاستی حکوومەت دەکرێت کە خۆی لە داواکاری و جێبەجێکردنی بەڵێنەکان و پرۆژەکان دەبینێتەوە تا پێش یادەکە حکوومەت وەڵامیان بداتەوە. یاداشتەکە دەنە حکوومەتی هەرێم وەکو فشارێک بۆەوەی بڵێ ئەو داخوازیانەمان بۆ جێبکە، بەڵام من دڵنیام یانی لەو فترە جێبەجێ ناکرێت. دوایەوە ئێمە کە چەند ساڵ لەمەوە پێش لە ساڵی 90ەکان و تا ئێستا باسی پردی تۆقوت و ڕێگەی تۆقوت و مەرزی سازان نەکرێن، بەڕاستی ناخۆش بۆ نەداواکراوە، دراوە بە تەندەریش و مقاولەکەش وەری گرتووە، بەڵام جێبەجێ ناکرێت. ئێستا ئەمان ئەگەر داخوازی لەوە بکەن بۆ ئەوەی کە بەردی بناغێدانێن، من لەگەڵ ئەوەی شانیم، یانی لە ڕاستیا بەردی بناغێدانان نابێتە ئیشکردن. یەکێک لەو داواکاریانەی لە بەرەنجامی کۆبوونەوەکەوە ئاڕاستی حکوومەت کراوە جێبەجێکردنی پرۆژەکانە لەسەر بودجەی پەرەپێدان، بە تایبەت ئەو پرۆژانەی لە نێوان ساڵانی 2010 بۆ 2021 دەست پێکراون و هێشتا تەواو نەکراون، کە بەگشتی پێویستیان بە بودجەیەکی 264 ملیار دیناری هەیە. لەگەڵ ئەوەشدا تەواوکردنی پردی تۆقوت و سایلۆ و پرۆژەی مەرزی سازان و فراوانکردنی ڕێگای مەرزی پشتە بەشێکی دیکەن لە داواکاریەکان کە ئاڕاستی حکوومەت کراون و داوا دەکرێت بن لە 16 سێکە ساڵیاتی مابارانە وەڵامێکی ئەرێنی بۆ ئەو داواکاریانە بدرێتەوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.